من ناوم سەروەر سەلامە دانیشتووی هەولێرم دەرچووی بەشی ژمێریاریم بۆ ماوەیەکی زۆر بێکار بووم و سیڤیم پڕ کردیتەوە لە زۆر شوێن کارێکی وا نەبوو یعنی بیشکەم یان پەیوەندیم بۆ بکەنەوە پەیوەندیم پێوەکرا لەلایەن دەستگای ڕەوانگە و جیازێتی ئەڵمانیەوە کە کارێکیان بۆ دۆزیمەوە و کە لەو کاردا شارەزاییم تێدا هەیە شارەزایم لێ هەبی بەشی پاسپۆرت پڕکردنەوە فۆڕم پڕکردنەوە و وێنێن خێرا لەو بابەتانەدا کە بۆ ماوەی 6 مانگ کارم کرد لێکانەوە ئێستاش بەردەوامم زۆر سوپاس بۆ دەستگای ڕەوانگە و جیازێت کە یارمەتێکی زۆر باشیاندام لە ڕووی داراییەوە کە بۆ یارمەدانی خێرزان و ماڵەوەمان لەو ماوەی بەئیشەدا قەرزێکی زۆر کەتە سەرە من لایەن دەروون زۆر باش نەبووی ئەوەندا فکرم دەکردەوە لە ئیشی یانی دەگەڕام ئیش نەبوو کە دەستگای ڕەوانگە ئیشی لۆ دیتمەوە یارمەتێکی زۆر باشمدا یعنی بەشێک قەرزەکەم داوەی بەشێکیش یارمەتی خێرزانەکەی خۆمدا